ئەفەرمێت ئەوەی کەوا ئێوارە دەسەڵەواتم لەسەر با و بەیانی دەسەڵاتم لەسەر با لە ڕۆژی قیامەتە ئەبم بە شەفیعی. جا وەختێک کە من بە خزمەتێک گەیشتم فەرمودوادەم بۆ پێغەمبەر گیانە صلی الله علیه و سلم تا ئێوارە لێرا بە پێوە ئەوەستم. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتەن للعالەمینە، ئەم ڕەحمەتە بە چی هەستی پێ بکەین؟ والله قوربان گیان ڕەحمەتەن للعالەمینە بۆ هەتا کافرەکانیش سوودیان لەو ڕەحمەتە وەرگرتووە. لە ڕەوزەی موبارەکی بوو بە خزمەتی گەیشتم فەرمووی هەر کاتێک سەڵەواتت لەسرم دا بڵێ صلى الله على خير من دفن في خير البقاع. صلى الله على خير من دفن في خير البقاع. ئێمە چی بکەین بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم باش؟ والله قوربان گیان سەڵەوات جا هەر کەسە سەڵەوات لەسەر پێغەمبەر با صلی الله علیه و سلم ترەوە خۆشەویستی ئەوی مسۆگەر کردووە. خوا ئاگای لێ 20 ساڵ لەمە پێش لە مانگێکی مەولووە هەموو ڕۆژێ 10,000 سەڵاواتم لە دیارەیە ئەم پێغەمبەر گیانە هەموو ڕۆژێ ئاوا دانیش دازەم. خوا ئاگای لێ لە ئاخری کۆتایی مانگی مەولووە تەقریباً 29 شتێکی وا بوو بەشەو بە خزمەتی گەیشتم تەشریفێنا ناودەمی ماچ کردم وا ئاگای لێ. ئێستا لە خەتمەیە هیوایە بڵێ وەڵڵی پیانوتم بڕۆ مامۆستا عەبدوڵڵای دەمی موبارەکە چووکە پێغەمبەر گیان دەمی موبارەک ماچ کردووە یەن بە تایبەتی دەمم ماچەکە.